ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێ ئەو ئیمامە گەورە کە پیان و ئیمام الدونیا ڕەحمەتی خوای لێ بێ وەرەقەیەکی پێ بوو شتێکی پێ بوو بەر زۆر جار ئەوە هەموو کاتێ سەیرێ کرد ڕۆژانە چەندەها جار ئاوا سەیرێ کرد قەدەری خوا بزری کرد کاتێک کە دۆزیانەوە چیتیان نووسابێ باش بەردەوام لە گیرفانیا بوو دەرێ کرد سەیرێ کرد تۆش لەسەر شاشەی مۆبایلەکەت ئەمە دابنێ لە دوکانەکەتە ئەمە دابنێ لە ناو سیارەکەتدا ئەمە دابنێ دەیوت سوفیان اذكر وقوفك بين يدي الله ئەی سوفیان ئەو ڕۆژە بیری خۆت بهێنەوە بەرامبەر خوا دەوەسی محاسبەت دەکات لە دوکانەکەت ئاڵی واسە لەسەر مۆبایلەکەت بێ بۆی سەری شتی خراپ نەکەی بۆ شتی خراپ بڵاو نەکەیتەوە بیری ئەو ڕۆژە بکەرەوە بەرامبەر خوا دەوەستیت یومە یەقوم الناس لرب العالمین ئەو ڕۆژەی کە خوا گەورە دەفەرمێ هەموو خەڵکی لە خزمەتی خوادا دەوەستێ بەڵێ ئاوەیتیان نووسرا بوو ئیمامی سوفیان ئەگەر پێویستی بەوە بێ بەردەوام محاسبەی خوا بیری خۆی بخاتەوە ئەی ئیمان زەعیفێکی وەکو ئێمە خوا ئێمە چی نەچاو ئەوە قەسەم بەخوا لە چاو ئەوە کابرای دیسکۆش دەرناچی ئەوە حاڵەکەیەتی بەردەوام بیخەسە شاشەکەت فڵان کەس ناوی خۆت بنووسە فڵان کەس ئەو ڕۆژەت لەبیر نەچێ کە بەرامبەر خوای گەورە دەوەسی محاسبەت دەکا ڕۆژی محاسبەت لەبیر نەچێ ئەمە بنووسی لە دوکانەکەت و لە ناو مۆبایلەکەت لە هەنێ شوێنە واللهی دەگۆڕی واللهی ئەگەر ئیمانت بەهێز بێ دەگۆڕی بیرە لە خۆت کەرەوە چیت بۆ ئیسلام پێش خستووە چیت بۆ قیامەتی خۆشت پێش خستووە ئیسلام پێویستی بەوەی بڵاو کرێتەوە خواناسان سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهید دەکران کاتێک کە ڕەمەکە لێی ئەدا دەیفەرموو سەرکەوتم سوێن بەخوای کەعبە سەرکەوتم شەهید دەبێ لە سەرکەوتم کوژراوە لە سەرکەوتم ئیمامی عەمری کوڕی جەموح ڕەزای خوا لێ بێ قاچی شەلە معوەقە نوقسانە ڕەزای خوا لێ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەڵێ جیهاد مەکە دەڵێ نە حەزەکەم جیهاد کەم حەزەکەم لە پێناو خوا بکوژرێم قوربانیەدا بۆ خوا ئەو دینی خوا بڵاو بێتەوە سەرکەوێ دەڕوات خێزانەکەی دەڵێ کاتێککە ڕۆژت بە شەل لە شەل ڕۆژت ئەمەندە شەل بوو نەی ئەتوانی شەڕیش بکات جەنگیش بکات ئێمە عەیبانتیان نیە خۆ زۆر بەمان گوێم لێ بوو خێزانەکەی دەوی گوێم لێ بوو دەوی خوایە گیان بە خەسارەتمەندی نەمگەڕێنیتەوە بە ماڵ واتە گەڕانەوە بە خەساری ئەزانیە ئەگەر نەکوژرێ بە خۆی بە خەسارەتمەند دەزانێ چیمان پێش خستەوە بە قیامەتی خۆمان چیمان کردو بۆ قیامەتی کە لە پێشمانە بۆ ژیانی پێغەمبەران و خواناسان سەلامی خوای لەسەر بێ فێری ئەوەمان دەکات کە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ پیا و چاکان و خواناسان ئەو دینەی خۆیان بڵاو کردەوە ناڕەحەتیان چەشت قوربانیاندا بۆی ئەو دینەی خوا بڵاو بێت و با ئێمەش بڵاوی کەینەوە بۆی لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە سەربەرز بین لە جیاتی ئەوەی کە کۆمەڵی وێنەی بێمەعنا بڵاوەکەیتەوە چوارشتی بابەتی دینی بڵاو کەرەوە وەڵام ناوێرم بڵاوی کەم پێم بڵێن ئیسلامی ئیسلامی چی تۆ مسلمانی مسلمان جا یعنی تۆ ئامادەی لەبەر خاتری پۆستێک لەبەر خاتری شتێک واز لە بڵاوکردنی و دینی خوا بێنی تۆ خەسارەتمەندی تۆ دۆڕاوی پێت خۆش بێ پێت ناخۆش بێ پۆستی دنیا لە دەست بدەی محاسبە بکری لەسەر ئەوەی کە دینداری بۆ دەکەی بۆ دین بڵاو ئەەکەیتەوە ئەوە سەربەرزیە بۆ تۆ نەک لە ڕۆژی قیامەتە خوای گەورە قسەت پێ ببڕێت قسەت پێ نەهێڵێت چکە هیچ قسەی بەڵا خوای من لەبەر پۆست وام کرد ئەو لای خوا نایخوات بۆیە خوات لەبیر نەچێ دینی خوا بڵاو کەرەوە پێت ئەڵێن چی با پێت بڕێن بەوەڕێن عیلمانی بەوەڕێن مولحید بەوەڕێن بێدین با تۆش بڵێن ئیسلامی ئیسلامی واتە شوێنکەوتی دینی ئیسلام هەمووتان ئیسلامین ئەوەی شوێنی بڵێ من مسلمانم ئیسلامیە ئیسلامی واتە شوێنکەوتی دینی ئیسلام کی هەیە حاشا لەوە بکات بۆیە ئینشاءڵڵا ئێمە دینداری و ئیسلامەتی خۆمان دەکەین شتێکیش بۆ قەبر و قیامەتی خۆتان بڵاوکەنەوە بۆی ئینشاءڵڵا لای خوا سەربەرز بین سەرفراز بین ئینشاءڵڵا